جەنگی ئۆکرانیا لە یادی 4 ساڵەی هەڵگیرسانی نزیک دەبێتەوە کە لە 24 شوبات مانگی 2 ساڵی 2022 رووسیا هێرشێکی بەرفراوانی بۆ سەر ئۆکرانیا دەست پێکردو. تا ئێستا ئەو جەنگە بەردەوامە و زیانێکی ئێجگار زۆر و بەسەدان هەزار قوربانی لە کەسانی سەربازی و مەدەنی لێکەوتووەتەوە و بە گەورەترین جەنگ لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دادەنرێت. بەم دواییە سوپای رووسیا هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا چڕتر کردووەتەوە و بەرەو پێشچوونی لە بەرەکانی جەنگ بەدەست هێناوە. هەروەها هێرشێکی گەورەی بۆ سەر ژێرخانی وزە و تۆڕی کارەبای ئۆکرانیا ئەنجام داوە و زیانێکی زۆری پێگەیاندووە و بەهۆیەوە کارەبا لە بەشێکی گەورەی ئەو وڵاتە بڕاوە. رووسیا لە هێرشکردنە سەر ناوچە جیاجیاکانی ئۆکرانیا بەردەوامە. سەرباری ئەوەیش هەردوو وڵات دانوستانی ئاشتی بە نێوەنگیری ئەمریکا بۆ کۆتاییهێنان بە جەنگی نێوانیان ئەنجام دەدەن. بەڵام تا ئێستا هەوڵەکانی ڕاگررتنی جەنگ سەرکەوتوو نەبوون. لای خۆیەوە وەک پشت ڕاستکردنەوەی چڕبوونەوەی جەنگەکە، ئەلێکساندەر سیرسکی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئۆکرانیا ڕایگەیاند. بەراورد بە سەرەتای هەڵگیرسانی جەنگەکە، هەڕەشە بۆ سەر سەربازانی ئۆکرانیا زیادی کردووە. درۆنەکانی رووسیا لە بەرەکانی جەنگ بە درێژایی 1200 کیلۆمەتر و بە قوڵایی 20 کیلۆمەتر ناوچەی مەرگیان دروست کردووە. فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئۆکرانیا هۆشداریشی دا کە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا لە دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان و درۆنەوە، هەڕەشەی رووسیا بۆ سەر سەربازانی وڵاتەکەی لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و سەربازەکان لە بەرەکانی جەنگ لە مەترسێکی گەورەدان. پرۆفیسۆر جۆن میرشایمەر لە زانکۆی شیکاگۆی ئەمریکا جەختی کردەوە لەوەی بەهۆی هێرشە بەردەوامەکانی رووسیا بۆ سەر ژێرخانی سەربازی ئۆکرانیا، دۆخی هێزە چەکدارەکانی ئەو وڵاتە لە بەرەکانی جەنگ بەردەوام لە خراپبووندایە. جۆن میرشایمەر وتیشی ئۆکرانیەکان خەریکە هەرەس دەهێن و لە دۆخێکی خراپدان و نازانرێت تاوەکو کەی بەردەوام دەبن. ژێرخانی ئۆکرانیا کاول بووە و رووسیا خاوەنی ژمارەیەکی زۆری موشەکی بالستی و موشەکی کروز و درۆنە و دەتوانێت لە لەناوبردنی ژێرخانی ئۆکرانیا بەم نزیکانە بەردەوام بێت. هێرش و بۆردومانی رووسیا و ئۆکرانیا بۆ سەر یەکدی بەردەوامە و هەردوو لا پێگەی سەربازی و بەرگری و ژێرخانی وزە بۆردومان دەکەن. سەرەڕای چەندین خولی دانوستانی ئاشتیش لە نێوانیان کە دواهەمینیان لە ئەبوزەبی پایتەختی ئیمارات بەڕێوەچوو، تا ئێستاش ئاسۆی کۆتاییهێنانی جەنگەکە دیار نییە.